مشكلة وبلا لودانية كابرايكي كافر بيدين بيد جهتي حجابه نقاب داپۆشینی ئافرەتان بکات بەڵکو بەڵاو مصیبەت لەوەیە خەڵکانێکی دیعای ئیسلامەتیەکەن دێن دژایەتی ئەو بابەتاکەن و گاڵتەی پێکەن گاڵتەکردن بە حیجاب حیجاب ئاەتی قورئانی لەسەرە داپۆشینی ئافرەتان داپۆشینی دەموچاویان یا لاشەیان بەڵگەی قورئان و سونەتی زۆر لەسەرە و هەموو ئافرەتانی سەحابە کردویانە یەکێکە لە دروشمەکانی ئیسلام گاڵتەکردن بە دروشمەکانی ئیسلام ئەو کەسە پێی کافرە بێت ئەگەر بەڕاستت بێ یا بە گاڵتەت بێ لە ئیسلام پێی دەرەچیت خوای گەورە فەرمیێ وەلئین سەئەلتەهم ليقولن إنما كنا نخوض ونلعب قل أبالله وآياته ورسوله كنتم تستهزئون لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم خەڵکان یەکەیە بە ناوەی گاڵتەوە گاڵتە بە خوای گەوراکەت گاڵتە بە پێغەمبەرەکە عەلەیهی سەڵات وەسەلام گاڵتە بە ئاەتەکانی قورئانەکات ئەفەرمێ گاڵتە بە دروشمەکانی ئیسلامەکات دوایش ئەڵێن کاکە خۆیمە بەڕاستمان نییە بە گاڵتەمانە خوای گەورە فەرمێ هیچ نەما گاڵتە بە ئاەتەکانی خوا بکەیت عوزر مێنەوە تازە کافر بووی لە پاش ئیمانەکەت بە ناوەی گاڵتەیشەوە بەڕاستیشت نەبێ بۆ ئەوەت بێ کەسانە بکەیتە پێکەنینەوە لە ئیسلام پێی دەرەچیت ئیسلام گاڵتەی تێدا نییە دروشمەکانی خوای گەورە ئاەتەکانی خوای گەورە گاڵتەکردنی تێدا نییە هەر کەس گاڵتەی پێ بکە لە ئیسلام دەرەچێت هەر کەس گاڵتە بە ئافرەتانی موسڵمان بکات لەبەرەو حیجاب و نیقابەی کە پۆشیوانە ئەگەر پێنج فەرزەش لە مزگەوت بێ لە ئیسلام پێی دەرەچێت و بە کافر و بە مرتەد حسابە و لەسەر ئەوە بمرێت هەتاییە لە جەهەنەمدا لەبەرەوەی ئاەتی قورئانی لەسەرە و حەدیثی پێغەمبەری لەسەر عەلەیهی سەڵام